لە هەواڵێکی ترمان دانا سەلاحەدین نیوترین کتێبی بەناوی تەکنیکە زانستیەکانی هونەری سیرامیک بڵاو کردەوە. یەکێتی نووسەرانی کورد لقی هەولێر کۆڕێکی بۆ نووسەر و هونەرمەند دانا سەلاحەدین ساز کرد لە کۆڕەکان نووسەر نوێترین بەرهەمی وەرگێڕاوی خۆی بەناوی تەکنیکە زانستیەکانی هونەری سیرامیک ناساند و بڵاوی کردەوە. لە کتێبەکە بەوردی باز لە هونەرەکانی سیرامیک دەکات بە تایبەت لایەنە زانستی و پیشەیەکانی. کتێبی تەکنیکە زانستیەکانی هونەری سیرامیک لەلایەن عەلی حەیدەر نووسراوە و لەلایەن نووسەر و هونەرمەند دانا سەلاحەدین کاری وەرگێڕانی بۆ کراوە. لە لێدوانێک بۆ کورسات مەگەزین دانا سەلاحەدین ئاماژەی بەناوڕۆکی بەرهەمەکەی کرد کە دەتوانێت خزمەتێکی گەورە بە خوێندکاران و ئارەزومەندانی هونەری سیرامیک بکات. خەریکە و خۆکاریەیە و ئەخە سیرامیک بۆ خۆیان دەستە قوڕنانەیە و پێدا قوڕنانە. سەرەتا بە دەستخۆشی لە یەکێتی نووسەرانی کورد لە خەولێر بکەین کە گرنگێکی تایبەت بە نووسەران و وەرگێڕان و خوێنەران و ئەو کتێبان داتن. ئەمڕۆ ئامادەکاریان کرد دەستا خۆشبی. کتێبەکەم زیاتر باسی لە تەکنیکە زانستیەکانی هونەری سیرامیک دەکاتن کە تا چەند گرنگە ئەمە زیاتر ئاشناییمان لەگەڵ قوڕ هەبی. کتێبێکی تەواو مەنهەجیە، کاریگەری تەواو لەسەر قوتابیان و خوێندکاران دروست دەکات لە پەیمانگا و کۆلێژەکانی هونەر. ئەپسیار و وەڵامانە بەڕاستی گرنگی تایبەتیە بە کتێبەکە و یان کەسەکە حتمما دەوڵەمەندتر و ئامادەتر دەکاتن. زیاتر باسی کتێبەکەمان کرد و کتێبەکە ناوەڕۆکی کتێبەکە و کە هونەری سیرامیک و ئەو جۆرە قوڕانە و زیاتر ئیشمان لەسەر خامەی قوڕ کردیە کە چۆن بیگەین لە بەردەمی خوێنەران.